برو قوسڵخانەی ئەمریکا نەجاحەتی هێنا بەخێر بێن بۆ چەقی چیان ئێرە تایم سکوێرە لە نیوە Wait, hold on, wait. 3, 2, 1. Hey there, Delilah. What's it like in New York City? I'm 1,000 miles away. But girl, tonight you look so pretty, yes you do. جەنابی سەرۆک فڕۆکەی دووەم کێشای بە تەلاری دووەمدا ئەمریکا لە ژێرە ڕەشەدایە 12 خولەک لە ترامپەوە دوورم جۆرج بۆش ئەوە قەناس بەدەستەکانی کۆشکی سپیە لەم ڤیددیۆیە چۆن فیزای ئەمریکان بەدەستێنا چۆن بە خێرای ڕۆشتم بۆ ئەمریکا لە هەمووی گرنگتر بۆ ئێوە چەندم سەرف کرد وەڵامی ئەم پرسیارانە هەمووی لەم ڤلۆگەیە ئابینن بەڵام مەیپەڕێنە لای مەبە شتی زۆر سەرنجڕاکێش و زانیاری و هەموو شتێکی دیایە لەگەڵ ماڵ ئەوە 21/2026 کاتژمێر 8 بەیانی بەرەو قوسڵخانەی ئەمریکا هیوادارم بتوانم فیزای ئەمریکا وەربگرم سپاس بۆ خوای گەورە نەجاحەتی هێنا پاسپۆرتەکەی لێوەرگرم کە پاسپۆرتەکەی لێوەرگرت عادەتەن لە فیزای ئەمریکا یعنی تەواو یعنی فیزێت هێنێ ئەنێ پرسیاری لێ کردم وتی بۆ چییەچی بۆ ئەمریکا وتم بۆ گەشتوانە ئەچم پێشتر سەردانی کێو کردووە بۆ وڵاتانی ئاسیا بۆ کێ ڕۆژی دی پێم وت کە مالیزیا ڕۆشتوم و ماڵدیڤ ڕۆشتوم پرسیارەیەکی لێ و چەندێ لە ماڵدیڤ مایتەوە پاشان وتی بۆ چی بۆ ئێران جا زانیارانە بار بزانن ئێتەرەنێ پرسیاری تری لێ کردم وتی تەواوە با فیزەکە تەواوێ بۆ تەنێرینەوە سوپاس بۆ خوای گەورە هەستێکی زۆر زۆر سەیرە خەون بێ بە واقع جا دوای وەرگرتنی فیزەکە سەرێ بین لە قەڵای خۆشەویست کاکەوە لە قەڵام ئەوە غەڵەت وتم 20 مانگ نەبوو 21 بوو زۆردا لێبوردنەکەم وتم با هەرەوە غەڵەتە بەسەرما پێ نەپەڕێت 21/2026 چاوە لە DSL پاسپۆرتەکەم وەرگرتەوە ئێستا پێیەکەوە یەکەینەوە باسی ناسیارەکەتان ئەوەش پاسپۆرتەکەمە 28 یەکەواتە 21 مانگ 21/2026 تەقدیم کردووە 28 مانگ ڕۆشتمە بۆ کۆمپانیاکە هێنامەوە داوەرن هەڵی بچڕین بزانەکەم چییە یا ئەڵڵاه بەناوی خوا ئەوشتە گەورە هاوی تایە خوای یا ئەڵڵاه United States ئەمریکا سپاس بۆ خوای گەورە نازانم چۆن ئەو هەستە دەربڕم زۆر خۆشە تەنهاڵم سپاس بۆ خوایجە هەموو شتێ هەوڵدان و تێکۆشانە لەگەڵ ما بنجای تر ئەم ڤیدیۆیەکەی بڵاوە بێتەوە ڤڵۆگێکی زۆر جوانتان بۆ بکەم خوای گەورە پشت و پەنامان بێت سڵاو هاوڕێیان دوای چاوەڕوانێکی زۆر ئەم شۆ بەرواری 12/2026 سەفەرەکەمان دەست پێیەکە بۆ نیویۆرک ئینشاڵڵا کاتژمێر 5:45 خولەک لە سلێمانی وەچین بۆ عەمان 4 ساعتمانێ و پاشان لەوەی ڕاستەوخۆ بۆ کوێ بۆ نیویۆرک لەگەڵ ما بن سات بە سات و دەقە بە دەقە گەشتی نافڕۆکەخانەی سلێمانی ئێستاش بەرەو کوێ عەمان ئەوە فڕۆکەکەی عەمان ئەوە ئێستا لە فڕۆکەخانەی عەمانم 3 کاتژمێری تر ئینشەڵڵا بەرەو کوێ بەرەو نیویۆرک بەڕێکە
نامەوێت ڤیدۆکە زۆر دوور و درێژ بێ بە کورتی باسەکەم بۆی خێرا بگەین بە نیویۆرک. برا تایەکەی پەنچەرە بۆ پەنچەریەکە 12 ساعت لەنە ئەو تێرە ئەمەش فڕۆگەکەمان ئەک ماشەڵا سەیریگە لەکوێوە چین بۆ کوێ ئەمەش خواردنی وەجبەی یەکەمان هەرچەندە خواردنەکانیشیان زۆر خۆش نیە بەڵامی تر هەر باشە ئەمەش وەجبەی دووەم ئەوەش گەشتین بەکوێ نیویۆرک سپاس بۆخوا گەشتمە فڕۆکەخانەی جۆن کەنەدی ئاگرشێرە گیانبامە بۆ ئادرەسەکە پێم وتی جا بە یەک شتان پێ بڵێم زۆر گرنگە بە هیچ شێوازێک تەکسی مەگرن لە بەڕێ گرانە یعنی ئەم تەکسیە بۆ شوێنی مانەوەکەمان تقریبان $80 لێ سندوین ئەگەر بە قیتار بڕۆی $10 یان $15 ئەم غەڵەتەی ئێمە کردمان ئێوە چێکەن نایکەنەوە ئەمە شوتێلەکەمانە با بڕێن وەرە بڕێمزان چ باسە جا ئەم هۆستێڵانەیە گرتومانە هەوزانێکم چۆنە پێتان نیشانێم سەرەکەشتان پێڵێ بۆ 350 شتێکی ئەوە $1 وەنگاوە سادە ساکە زەنجانە ئەمە 350 ناوە ئای وینیە کورە سواز بخوا ئەی سڵاوتان لێبێ ڕۆژێکی نێتان باش ئێستا تۆ زیاتی نەسەر خۆمان واتە دوێنێ ساعت 5 وارە گەشتینە نیویۆرک خێرا چانتە شتماندانا ئەکسەب چۆ دەرەوە باش وێسە تۆ زێخۆتین ئەمە وتێلەکەمانە کاکە شپەرزەوە بورنەوە جلو شتەکان ماڵیەدانەوە جا باش شتێکی زۆر گرنگتان پێ بڵێم ئەمریکا ستایلەکەی ئەبم شوازێ بلاکەکانی جامیش پێشەوەی بێم سێرچێکم بۆ کرد باش و لە سلێمانیا ئەمەم دەستکەوت ئەمە چەند نوعێکی باشیشی هەیە ئەمەی هەیە توانی بیکێ بەسیانی بەتوانی ئاوا بیکێ بەسیانی اینجا خەیتەوە توانی بیکێ بەدوانی بەڵام چی گرنگە ئەمە گرنگە ئەمە سێرشم بۆ کرد هۆم کڕی بە 5,000 لە سلێمانی ئێسێش لە ئەمریکا نایشکێنم خەمتان نەبێ ناشکێ سوودی لێبینم یوادارم ئێوەش ئەم ڤیدۆیەتان بینی سوودی لێوەربگرن ئەمانە بەناو شارەوە شێرە نرخی چەنە تووڕە نەبینە ئەڵێ نیویۆرکی ما لێ خەڵکی ئەمریکام و لویس ڤیتۆن ئەوە یەکێکە لە بەناوبانگترین براندە جیهانیەکان یەک دنیا شتی گرانبایتیایە ئێستا پیرەژنێکی داماوە دوێ لەکوێوە بڕۆم درگاکەی لەکوێوێ یەکێ نەزانێت کارزان ڕەشید هەر لێرە جانتاو بۆن و بینی کڕیوە وەدەم بڕۆ لێوەیە ئێتر ناردم با خۆشم ڕۆم زانگمەی دۆزمەوە جاهاتینەها بۆ ئەم براندە لویس ڤیتۆن ئەوە کڕێ باسم سەوای دانێ بکەم ئەگەرتانەوێت براندی زەخم کڕن جانتای زەخم بۆنی زەخم گەین بۆ کێ لویس ڤیتۆن بەلانی بەلاشیان بۆ بگەم ئەوەلانی گەم بای بیزیسی وەرەخەیە باشە بەلانی گەم تەمان وڵای خۆمانەوە توانین دروست ئەڵێ پوشی خوڕمانە اینجا وەرە سەری ئاماکە دەواازەیەکە بۆی پێ بڵم بە چەنە با نەڵێمە ئەمە تەوێ بۆ بکڕم یعنی بۆ هەست بکات لەگەڵێکێکا قسەیەکەم و دوای بۆی نێرم Hello? Sorry, how much in the back? 11,000? Wow. جام جانتا باید 12 وەرەقەیە باشە اینجا پێم وەدوتم گرانترین هین چییە؟ ئەم سوورا ژوایی $200 بەس سووراوەکە تەمان ئۆتی تاوگو 5 دەفتەر ئیتیا یعنی جانتا بە 5 دەفتەر بەلاشە 5 دەفتەر جا ئێستا بتمان نرخی ئەوە بە سەنوەتی $32,000 واتە 3 دەفتەر و 20 وەرەقە تۆ بەس دویشدانتان کامیان جوان هەر بە جدی سێگە و من هەدەیە توی بەچەند وای من نایفرۆشم هەدەیە نایم
باشە بم بەناوبانگە زۆر 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 بەناوبانگ ئەڵێ ئەو بەناوبانگترین وێستگەی شەمەندەفەرە لە نیویۆرک. ئەها ئەم وێستگەی یەکێکە لە کۆنترین و بەناوبانگترین وێستگەکانی شەمەندەفەر لە جیهانە. جا ساڵی 1913 کراوەتەوە. تەنها شوێنی گواستنەوە نییە بەڵکو بەهۆی تەلارسازی کلاسیکی و ئەو پەیکەر و سەعاتە گەورەی سەرەوەی وەک مۆزەخانەیەکی زیندووە لە دڵی مەنهاتن و ڕۆژانە هەزاران گەشتیار سەردانی ئێرەیەکەن. بەرە من درۆ گشتم نایچی لەگەڵ ما بن شی زۆر جوانە بێنشانێ گروپ چییە خۆمە بم بە ڕێبەری گەشتیاری لەدا دوای شەڵە جا بڕێن زانگەم ئەم جاریان ئەم ئاوە بەچەنە. Hello, how much? $150? سەیکە گران بوردەورە دۆلار نیوێ چۆن وەیرانی شوکە ئەوی دۆلار و نیوی چەند خۆش. ئەرە وەڵا هاتینە سەر بەشە گرنگەکە و دەمەوێت باسی خواردنتان بۆ بکەم و هەندێک وردە تێبینیشتام دەمێ هەرچەندە من زۆر حەزم لە خواردنی فاست فودۆشتانە نییە بەڵام کێشە نییە بەرحاڵ کێشەکە لەوەیدایە ماکدۆناڵد زۆربەیان کورە زۆربەی چی وەڵا با بڵێن لە 100% قەینادەی لە سەدانەوە حرامە چونکە خۆم پێمونتن وتیان حرامە کاکە ئەمە یەک دووەم باشترین شت بۆ ئەوەی ئێوە بیکەن خواردنە سەر شەقامەکانە ئان لێشی نووسراوە هەڵاڵ ئەمە نرخەکەی زۆر گونجاوە لە هەمویان سەیری ئەوانەی تر بکەن کە من دامناوە لە ڤیدۆکانی ترایی بینن زۆر جار لە فێکمان خواردووە بە $16 ئێمە زۆرە یان خواردنێکی ترمان خواردووە $20 بۆیە بۆی مەسروف کەم بکەن چیەکەن بەگوێم بکەن خواردنی گرانبە مەخۆنە و ماوەیە خەت لێو میوانە بگرێن ئەو بە $6 یەک شوت دێبێتەوە بۆ ماڵەیەک حیلە تێرەگاوە بە $5 ئەوەی $6 بەخێر بێن بۆ چەقی گیان ئێرە تایمسکوێرە لە نیویۆرک یەکێکە لە بەناوبانگترین و جوانترین و جەنجاڵترین ناوچەکان لە نیویۆرک ئەگەر سەردانی نیویۆرک بکەیت ئەگەر نەیت بۆ ئێرە وەگەوایەکی نەهاتبی ئافرین جا زۆر زۆر تایبەت و قەرەباڵخە ئەگەر بتەوێ وێنەیەک کە هان لەسەر ئەو شاشانە بێ ئەبێ بە ملیۆنان دۆلار بدەیت پارەیەکی خەیاڵیە هەر کەسێکتان بینی ئیتر کووردە عەرەبە ئەم لاولایە وێنەی لەسەر ئەو شاشانە هەبوو ئەو بزانە پارەیەکی خەیاڵی داوە بۆ ئەوەی وێنەکەی هەڵبواسن جاسەیە و دیمەنە جوانانە بکەن اینجا ئەڵێ لە بەرزترین شوێنی ئاسمانەوە چەند هزار کیلۆمەتر لە ئاسمانەوە ئەم شوێنە دیارە بۆی ئەو شاشانەوە اینجا یەک زانیاری تر هەر کەسێک بۆ نمونە بێوێ بینایەک یاخود دوکانێک بکاتەوە لێرە مەرجی سەرەکیەوەیە شاشەیەکی ڕێکلامی دابنێت بەو شێوازە بۆی سیمای شوێنەکە تێک نەچێت جا هیوادارم ئێوەش ئینشاءڵڵا خوا بکاتە قیسمەتان سەردانی ئەم شوێنە جوانەی نیویۆرک بکەن ئەوەش مەیدانی تایمسکوێرە سەیریکە ئەم پەیکەرەش باوکە دۆفین ناوە ئەمە قەشەیەک بووە لە جەنگی جیهانی یەکەمە خەڵکێکی زۆری ڕزگار کردووە بریندارەکانی هێناوەتەوە جگە لەوێ ڕێنوینی ئاینشتی وای کردوونی تر لە ساڵی 1970 ئەو پێکەوێیان بۆ دروست کردو و لێدایان ناوە خەڵکێکی زۆر ڕسمی لەگەڵاکە جایی ئەمەیان جوانە ئەم قادر مەسوورانە زۆر بەناوبانگە لە نیویۆرک بەتایبەتی لە تایمسکوێر ئەم قادر مەسوورانە خەڵکێکی زۆر لێن بۆ ئێرە بۆی ئەو ڤیوە جوانە ببینن ڕەسمەگرێن داهانیشێن سەری شاشە زەبەلاحەکانەکەن ئەو شاشەیە کە وتم بە خەیاڵ وەڵا بە خەیاڵ نە پارە بدە ڕستی چێتەوە هەموو شتێک بۆ بە پارە جاران هەموو شتێ بوو پارە نەبوو ئێستا هەر لێگەڕ سەیریکە ئەمە چێکە لێوە
هیچ خۆم هیچ نبینم بڕوادا نەبێت زۆر تاریکە شاشەکە. جاوەرم با باسی شتێکی زۆر گرنگتان بۆ بکەم ئەویش میترۆی نیویۆرکە پێش وازان پێشێ وترێ سەبوای اینجا هاوڕێیان ناتوانن بێنە نیویۆرک و سواری میتروانە نەبیت بەڵام با ڕازگۆ بم لەگەڵتانە ئەوەی لە فلیمەکان ئایبینن زۆر جیاوازە لە حقیقەت یەکەم شت کە سەرنج ڕاکێشێ پیس و پۆقڵەکەیەتی وێزگەکان زۆر کۆن و شێدارن زۆر جارپۆنێکی ناخۆشیان لێ دێت و ئەها سێریکە ئەگەر بەختت هەبێت چەند جرجێکی گەورەش دەبینیت کە بە ناو هێڵەکاندا ڕاکەن ئێمە چەند جارێک جرجمابینیەوە ڕایان کردووە اینجا دووەم شت کە دەنگەکەیەتی بەڕاستی دەنگی شەمەندەفەرەکە هێندە بەرز و ناخۆشە خۆم بینیمە ئێمە ڕاتوین بە دەنگی بەرزەوانە خۆیان زۆر جار گوێشکیان نەگرن اینجا سەرەکەم بەتایبەت کاتێکی ئیستۆپەگرێت ئەهاو دەنگی لێخشان یاسنە مێشکی مرۆڤە بە بەڵام بۆچی هەموو کەس بەکاری دێنێ چونکە سەعرەکەی زۆر باشە بەتەنها $3 هەر $3 ئەتوانین لە ئەو پەڕیشارە و چی بۆ ئەو پەڕیشار بەپێ ئەوەی لە جەنجاڵی ترافیکا گیر بخۆی ئەگەر بتوێ بە تەکسی یاخ و ئوبەر بڕۆیت بەخوا $50-60 زیاتری لێبە بۆیە لە کۆتاییدا سەبوایەکە خێراترین و هەرزانترین ڕێگەیە ئەگەر چی دەبێت بەرگەی پیسی و دەنگەکەشی بگری بۆ ئێمە هیچ نییە کورە خواکە بە هەرزانەمان باکێشەمان نییە سڵاوتان لێبێ ئێستا من لە یەکێک لە جوانترین و سەرنجڕاکێشترین پردەکانی جیهانە بردی برۆکلین جا باسی ئەم پردەتان بۆ بکەم زۆر شتی جوان و سەرنجڕاکێش و قوربانیدانی تایە مەی بەڕێنن ڤیدیۆگە هێشتا هیچ بنەوتوە بۆ لایە بێت جا باسی بکەم ساڵی 1983 دیزاینەری سەرێکی ئەم پردە داماوە گیانی لەدەستدا ناچار چی کوڕەکەی ناوی واشنتۆن بۆ وتێتی قەی ناباوە جە من تەواوێکە ئێوتی ماڵە ئاوا بێ و دەستی خۆش بێت ئەویش داماوە بەهۆی نەخۆشیەکە بۆ وازم ئیفلیز بوو ئەویش مرد ئێستا چی بکەین؟ باسی دایکی بکە دایکی وتی چی؟ وتی کاکە من حەلم نییە باشترین دیزاینەری سەردەمم پیان یەڵا ئەو بە باشترین شێواز تەواوی کرد و یەکەم کەسیش بەسەر ئەم پردەیە ئاواکو من پەڕیەوە اینجا لەو سەردەمەیە زۆرە ترسان لەبەرەوەی یەکێک بوو لە بەناوبانگترین پرداڵ واسراوەکان لە جیهانە خەڵک ترسیەوە بوتیان کاکە گرنتی چییە کە ئەم پردە نەڕوخێ بازرگانی حەلێکی ئەمەی کردوتی من بازرگانێکی سێرکم 21 فیلی گەورە بچووک نە هاڵێ 21 فیلی بچووک ڕانە کێشاوە گێسکەوە وتەکەشم خراپ کرد بەسەر ئەم پردەیە پەڕینەوە بۆی خەڵکی بسەلمێنن کە نەخێر ئەمە یەکێک لە باشترین و بەهێزترین پردەکان برژی مەکسیکۆ یس وتی ئەو 21 فیلم لەسەر ئەم پردە پەڕانەوە کاکە کە بینیان 21 فیلی گەورە ڕایە کێشا بە گوێسکە وتیان وەڵا برا باشترین و بەناوبانگترین پردی جیهانە جا خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر سەردانی ئێرەکە زۆر جوان و سەرنجڕاکێشە چەندین فلیمی بەناوبانگ لێرە دەرکراوە اینجا بەرد و دروستکردنەکەی زۆر عجایبە لە هەمووی گرنگتر سەیریکە ئەو کاتە بیر لە چی کراوەتەوە ڕێڕەوێک دروست کراوە بۆ پاسکیل ئەو پردەکەیە باشە ئەو پردەکەیە لێرە لە خوارەوەیسە نیشانتانەیە ئەها سەیریکە ئەوە ڕێڕەوی پاسکیلە باشە اینجا ئەمەش ڕێڕەوی خەڵکە کارزان ڕەشید بەسەر پردی برۆکلین لە نیویۆرکە پەڕێتەوە Wait, hold on, wait. 3, 2, 1. Hey there, Delilah.
What's it like in New York City? I'm 1,000 miles away. But girl, tonight you look so pretty, yes you do. Times Square getting shining bright. یا خۆشەویستە ناتوانێتە ئەم دوکانی پیزایە باشە یەک پیزا بە 3500 جا بەراورد یەکەین بۆی ئەمریکا جابیرتانە ڤیدیۆیەکم کردووە باشە لە کورسان پیزایەک بە 3000 ئێستا ئەمە داشکانی بۆ کراوە بە چەند سەیریکە یەک قاش پیزا بە چەند $1.5 دوو قاش پیزا بە چەند $4 دوو قاژە ئۆفرە بە $7 قەدری و پیزایە بگرن کە لە کورسان نایخۆن سەریکە پاستایەک بە $12 لای خۆشمان بە 3000 و 4000 بەڵام داهاتیان بەرزەوە بزانن باسی داهاتیان خەیاڵی ئەمە خەڵکێکی زۆر بەم شێوازە سەیارەکانەکە جا ماکدۆناڵسە حەڵاڵ نییە ویستم بڕۆم بیخۆم وتیان حرامەی تر گەڕامەوە خۆشیشم دانێنەوە بەسقەی ناوار ڤیدیۆکان بۆ بکەم سەریکە هەمووی خەریکی ترێندکردنە هەمووی خەریکی ترێند و ترێند بازی ماشەڵڵا زۆر گەرمە بەجددی ئێستاش ئەچین بۆ لای پەیکەری ئازادی تر خۆیان ئەڵێن ئازادی تر ڕەنگە من بۆ چوونێترم هەبێت تۆش بۆ چوونێتر هەبێ بەڵام کە گەشتی نەوێ ئینشەڵڵا باسی پەیکەرەکەتان بۆ بکەم لەگەڵ ما بن ئێستا تێک دەبڕین تقریباً بە جاری بڕین سەبێتان لەم چەندێک $20 شتێکی وایە لەگەڵ ما بن تاوەکو ئەوێ ئەوە شتێک دەکەی $78 بۆ 3 نەفەر ئەوە گەشتیارێکی زۆر ئامادەیە بەبەر لەم ئینشەڵڵا ئەڕۆین لەگەڵ ما بن تاوەکو لای پەیکەرەکە ئەی سڵاوتان لەبێ من لە بەردەم یەکێکم لە بەناوبانگترین پەیکەرەکانی جیهان ئەویش پەیکەری ئازادیە تەبعاً خۆیان ناویان لێناوە پەیکەری ئازادی فەڕەنسا وەکو دیاری پێشکەشی ئەمریکای کردووە بە بۆنەی یادی 100 ساڵەی دامەزرانی سربەخۆیی ئەمریکاوە بوو کەسی سربەخۆیەکی بە ئێمەی داماویش ڕەوا نابینین بەرحاڵ درێژی ئەم پەیکەرە لە خوارەوە تاوەکو 3.93 مەترە درێژێکی ئەهام مەشقەڵ و شتیان پێ مەشقەڵ هێمای ڕووناکردنەوە و ئازادی و جۆرە شتانەیە حەوتیشکیشی پێوەیە سەری ئەبینن ئەو حەوتیشکە هێمایە بۆ حەوقاڕەکەی جیهان ئازادی پەخشەکە نەمانە الله ئەکبەر اینجا چی تریش ماوە لە بەشی خوارەوەی شکاندنی کۆیلایەتی و کۆت و بەندە ئەوە دیار نییە زۆر یانی های ئێمە هاتووین بۆ شکاندنی کۆیلایەتی و ڕزگارکردنی مرۆڤەکان لە کۆیلایەتی بەڵام ئێستا کۆیلایەتی بە شێوازێکی دراتە داراوە بە شێوازێکی مۆدێرن الله بەرحاڵ شوێنێکی جوانە حەزم کرد ئەمەشتان نیشان بدەم مابڕەن بەزێگەڕە لێمان بە ئادە شێرەکەم ئادە سوورەدا موبایلەکەی کەڕکرد جا ئێستا یاری ئەرجەنتین و ئینگلتەرایە خەڵک ئادانشە سێگەکا بخۆت James for Rogers.
دوای برنەوەی ئەرجنتین لە ئینگلتەرا یەک باران دەستی پێکرد 16 باران ئەمە گا بە ناوبانگەکەی نیویۆرکە 16 بارانە ئۆستری لێرە یەک نیافلیمی لێ دەرکراوە بەرباباسی ئەم گایەتان بۆ کەم کە چۆن لێرە بە قاچاق دانراوە. ساڵی 1989 نەرمەندێک بە ناوی ئارتۆرۆ دیمۆدیکا بەبێ مۆڵەت بە شەو بەلۆرێکی گەورە هێناوی و ڕێک لە بەردەم تەلاری بۆرسەی نیویۆرک داینا. جا ئەو ویستی وەک دیارێک بۆ خەڵکی نیویۆرک نیشانی بدات کە ئابوووریەکەیان وەک ئەم گایە بەهێز و کۆڵ نادا کەچی پۆلیس سەرەتا لای برد بەڵام خەڵک ئەوەندە حەزیان لێبوو ناچار بوو بیگەڕێنەوە لێرە جێگیری بکەن. جا ماناکەی لە ڕوانگەی ئەمانەوە زۆر گەورەیە ئەڵێن ئەم گایە نیشانی ئەوەیە کە هەندێک جار بۆی شتێکی گەورە ئەنجام بدەیت پێویست ناکات چاوەڕێی مۆڵەت بیت تەنها دەبێت بوێریەکە ڕێگەر بۆ بکاتەوە. جا کێشەکەی 3200 کیلۆگرامە واتە زیاتر لە 3 تەنە. کورە نەریتە سیرەکە ئەمەیە ڕوون ناهاو تەسویری کەم گەشتیارەکان دەست لە خوارەوەی گاکەیان چونکە بڕوایان وایە بەختیان لە پارەدا زیاد دەکات. نازانم بەخوای تە بڵێم چی. جنابی سەرۆک فڕۆکەی دووەم کێشای بە تەلاری دووەمدا ئەمریکا لە ژێرە ڕەشەدایە. ئێرە ئەو بیناییە کە ڕووداوی 11 سێپتێمبەر ڕوویدا لەگەڵ ما بن با باسی ئێرەتان بۆ بکەم. ئێستا من لەو شوێنم کە لە ساڵی 2021دا جیهانی گۆڕی لێرە دوو هەور بڕیزە بەلا هەبوون کە لە چەند چرکەیەکدا بوون بە خۆڵەمێش. هەمومان چیرۆکە فەرمەکە دەزانین فڕۆکە هێرش تیرۆر بەڵام ئایا ئەوە هەموو ڕاستیەکەیە؟ زۆر کەس لێرە دەوەستان و دەگریان بەڵام زۆر کەسی تریش پرسیار دەکەن پرسیارگەلێک کە تا ئێستا وەڵامێکی ڕوونیان دەست نەکەوتووە. ئایا دەکرێت باڵەخانێکی وا پۆڵاین بەو شێوەیەدا بڕمێت؟ ئایا ئەمە بەڕاستی هێرشێکی کتوپڕ بوو کە کەس پێی نەزانی یان دەستگیسە و پلانێکی ورد بوو بۆەوەی نەخشەی جیهان و ڕۆژهەڵاتی ناوڕاست بگۆڕێت؟ شوێنەکە پڕە لە وزەیەکی غەریب هەست دەکەی دیوارەکان دەیانەوێت شتێکت پێ بڵێن کە لە کتێبە مێژوویەکاندا نەنووسراوە. نهێنیەکان لێرە لە ژێرم ئاوەدا نێژراون و ڕەنگە هەرگیز ڕووی ڕاستەقینەی دەرنەکەوێت. من لێرەوە تەنها دیمەنەکانتان نیشان دەدەم و گومانەکانتان بیر دەخەمەوە. ئیتر بڕیار لای تۆیە ئایا ئەوەی ڕوویداوە ڕووداوێکی کتوپڕی چاوەڕوان نەکراو بوو یان سیناریۆیەکی داڕێژاو بوو بۆ مەبەستێکی گەورەتر؟ تۆ بڕیار بدە. ئەتوانی لە کۆمنت ڕای خۆتمان بۆ بنووسیت. جا هاتین بۆ منتیقە عەرەبیە بۆ نان خواردن بابزان چیمان دەست پێوێت خۆ وانە هەموویان خواردنی حەڵاڵە منتیقەیەکی عەرەبیە. ئەرە وەڵڵا خواردنی عەرەبیمان دۆزیەوە. ئەی برارۆ نانم نەخواردووە ئەی هاوا من جیاوازتر بوو. ئەو نان خواردنە بای $72 بوو. باشە $72. سەیری گەنجیان چی لێ هاتووە؟ زلیمیسیان لەبەر کردووە ڕۆبۆتێکە. ئاها جیان چی لێ ئەی سڵاوتان لێبێ ئینشەڵڵا ئێستا بەرەو ڕۆین بەرەو واشنگتۆن دیسی بۆ لای کۆشکی سپی و کۆنگرێسەوانە لەگەڵ ما بن. ئیتر بڵێن چیت خواوە شەنس و ناوچاوەکەی ئێمەش ئەوە بەڕێگا بووین بۆ واشنگتۆن کە چی سیارەکەمان خەلەلی تایە تەلەفۆنی کردووە بۆ شیتەری لای خۆمان زانگم کە یەگەن پاسەکەمان بۆ چاکەکەنەوە. جارنە ئەم پارکە خۆشان نوێژم کرد یانی نوێژەکەم نەوەڵامە وەکو هەندانێکە خوا نەخوازک و ڕیان نییە. ئەی سڵاوتان لێبێ دوجار گەشتمە واشنگتن دیسی پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. 12 خولەک لە ترامپەوە دوورم ێستا قسەکە. جا ئەمە ئوتێلەکەی واشنگتنە. یەکشت ئێمە غەڵەتێکمان کرد ئێوە چێکن دووبارەی مەکەنەوە
ئێمە ئەم وتێلەمان یەک نەفەر بە $90 گرتووە، ینی یەک نەفەر $90 لەسەرمان کەوتووە لەبەرەوەی پێشتر حیجزمان نەکردووە. ئێوە کە چوون بۆ سەفەریان هەر شوێنێک بوو پێشتر وتێلەکە بگرن باوەکو ئێمەتان لێنێت. بەس ئەم شەو $9 بڕۆ خۆتی. ئەمڕۆ یەکەم ڕۆژمانە لەکوێ لە واشنگتن پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێستا بەرەو کۆشکی سپی و کۆنگرێسە ڕێ اینجا هەندێ تێبینیش پێش ئەوەی بێن بۆ شوێنێ ئەوتێل بگرن. بەڕاستی ئەم شەو ئێمە زۆر حاڵمان خراپ بوو بەدەست وتێلەوە. ناچار وتێلێکمان گرت شەوی ئەنی یەک نەفەر $90 کەوت. ئەمەش سایەکی زۆرە بۆ خۆمان بەداخەوە. ئێمە تووشی ئەو هەڵەیە بووین، ئێمە توش بووین، ئێوە خۆتان توش مەکەن. لەگەڵ ما بن بەرەو کوێ کۆشکی سپی و کۆنگرێس. جا ئێستا من لە بەردەم باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا لێرە لە واشنگتن. ئەم شوێنە تەنها باڵەخانەیەکی جوان نییە، بەڵکو دڵی بڕیارە سیاسەکانی جیهانە. زۆرێک لەو بڕیارانەی کە کاریگەریان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت کورسانی خۆشمان هەبووە لە ناوم هۆڵانە دراون. جا سەیریکە منیش بەم جلە کوردی و کڵاشە هەورامیانەوە لێرەم و سێوی تەسبیحەی دەسم کە ماشەڵڵا لێشمیە بۆەوەی بڵێم کورد لە هەموو شوێنێکی ئەم گیانە هەیە و چاوەڕێی بڕیاری دادپەروەرانەیە. بژی کورد، بژی کوردستان. جا سەیریکەن ئەڵڵا لەو دیمەنە هەنی لە خۆم بەڕاستی خۆم نابینم. ئەجا ئێستا بەم جلە کوردی جوانانە و بەرەو کۆشکی سپیێڕۆم. جان بینایە ژادگاری واشنگتۆنە بۆ یادی جۆرج واشنگتۆن یەکەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەوەی لە پشتمەوەی بینە بەردەوام فڕۆکە بە ئاسمان ئاسوورەتەوە و پارێزگاری لە کارزان ڕەشید دەکەن. ئەرە وەڵا تڕەمپ جاوە گەشتینە کۆشکی سپی. ئەوڕێ ژنەکەی تڕەمپە نەکەی برا لەو ماساتە کۆشکی سپی. نایڵە باشە کاکە بچینە پێشەوە 4 ڕاستم گرین. ئەو دەرگاکەنەوە کارزان ڕەشید داتەوە کۆشکی سپی. ئەوەیش کۆشکی سپی. وەڵا تەلبەنیان کردووە، وەڵا برا تەلبەنیان کردووە. ئەوەش بەردەم کۆشکی سپیە، ئەوە قەناس بەدەستەکانی کۆشکی سپیە. جا تەلبەن کراوە مەجال نییە بڕێ بۆی بەکاریم نییەوە. ئێستا شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران گەرمای تێ هەڵزاری هەموو شتێکەکەن. چایە خۆی دۆشێ دەگەم. خاڵکێکی زۆریان بۆ ئێرە ڕاستی کۆشکی سپی گرین کەسی ئاوا بێ بگەڕێنەوە. ئەم پاساڵێکی کارە. ئام وتێلەمان کرد لە واشنگتن باشە بەلەمەکە شەوێ $90 شەوی $90 مانیە بە ئەم وتێلە. ئەی براجان سە دەرەچین بۆ یەک شەو. پاسی مواسە پاسان خۆشە شوێن شەح نییە بێی دەقێنێ. جا سیستەمیان پاسانە ئەوایە ناڵی کاگەتکایە داوەڵزینەیە. Use the right lane to keep right to Fairview Avenue. Speed bumps ahead. کوژانیە باشە لەم شانسێ دەسی لێدەیت و ئەزانێ لێکیا داوەڵزی. ئێستا ڕۆژە پێش یاریەکە هاتوومەتە بەردەم یاریگای مێتلایف لە نیوجەرسی لە ویلایەتی نیوجەرسی. سبێنی یاری کۆتاییە کە تۆ ئەم ڤڵۆگە بینی هەموو شتێ ڕوون بۆ تۆ. ئایا ئەرجەنتین کاسەکەی بردووە یا خوری ئیسپانیا؟ مەجالی دیانە بڵێم بە بڕای تۆ کێباتەوە. هەوڕێنەڵێن چ دۆزێ زەمی خواردنەکانیان بکەین. ڕاستی ئەمان شتێک شک نابن ناوی چێژ بێت ینی بە بڕای من ئێتە ڕەنگە تۆش بۆ چوونێکی تریاب هەموو خواردنێکیان بوو بە فاسفود. ئەمانە کللتوری چێژ لێنانیان نییە، کللتوری مایکرۆوێڤیانەیە.
یەک دەوری دۆڵمەی لای خۆمان کورە واز لە دۆڵمە بێنە برنج ئەی هاوار برنج خۆی ئەدا لە هەموو فاسفودەکانی ئەمان لێرە تەنها ئەگەر بچیتە ناوچە عەرەبیەکان کەمێک دەتوانی چێژ لە خواردن وەربگری ئەگینا بەخوا ئەوانی تر تەنها بۆ ئەوەیە سکت تێر بێت و بڵێیت با نەمرم لە برسا کورە پیزایەک خۆم ماکدۆناڵدێ خۆم کە حرامە بەزمەی خۆن خراپ هەموو خواردنەکانی جیهان کۆ بکەیتەوە یەک خواردنی کورسان نایەنێ لای من تۆش بۆ چوونی تری هەیە زانم ئەم شەو هاندەرانی ئەرجەنتین تەواوی نیویۆرکیاندا پۆشیوە جامع وتێلەکەمانە ئامێ لە نیوجرسی تقریبان ئەوە 15-20 دقیقەیەک لە ساحەکەەوە دوورین ئێستا بەڕێکەین بۆ لای مێت لایف ستادیۆم جامە وتێلەکەمان بوو یعنی 3,800 شتێ دۆلار کەوت 800 شتێک بەڵام بۆ 3 کەس تەبعەن بۆ 3 شەو ئەوە ژنانی بیانیە هەر باشە بەس نییە ئەوە ژەیە مۆتەرێلا کۆرێکتەبێلا ئەوە یاریەکەش کۆتایی هات چاومژێر بوو ئیسپانیا بوو بە پاڵەوانی مۆندیالی 2026 پیرۆزە لە هەندێرانی ئیسپانیا بەختێکی باش بۆ ئەرجەنتین هەر بەختی باش بوو سەریۆ خانوە ڕاقییانە سەبە دەفتەرێک هەو بەڕ ئەوە دوو دەفتەر جا دەڵێن غوربەت مرۆڤەکانت پێدەناسێنێت بەڵام بۆ من غوربەت جوانیکی پێناساندم ویستم لێرۆ سپاسێک بکەم بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە لە ئینستاگرامەوە بەبێ ئەوەی پێشتر ببینن نامەیان دەنارد و دەیانویست میوانداری بکەن بەتایبەت کاک شۆڕشی ئازیز و خێزانە بەڕێزەکەی کە وەک برا لەگەڵمان بوون بەڕێنمایی و هاوکارەکانیان نەیان هێش هەست بە تەنیایی بکەین زۆر سەیرە هەندێک کەس هەبوون کە دەمان ناسین و بێدەنگ بوون بەڵام مرۆڤی وەک کاک شۆڕش نیشانی دام کە کوردایەتی و پیاوەتی مەودا و سنوور ناناسێت کاک شۆڕشگیان تۆ خێزانەکەت نمونەی جوانی نیشتیمانن لە ئەو پەڕی دنیا سوپاسی میوانداریەکە دەکەین سوپاس بۆ دڵسۆزیت ئەم هەڵوێستە و قەت لێیاد ناکەین ئەی سڵاوی خۆی گەورەتان لێبێ وا سەفەرەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا ئێستا بەرەو فڕۆکەخانە ڕۆم هەواڵێکی زۆر ناخۆشم پێ بەداخەوە فڕۆکەکەمان کەنسڵ بۆتەوە ناچار چیم کردووە ئەبێ بڕۆمەوە بە بەغا لە بەغاوە بچمە بۆ سلێمانی ئێستا لە فڕۆکەخانەی JFKین جۆن کەنەدی یەکسەر بۆکێ ئەمان ئەوە ستافەکەشمان هات ئەی هاوار لەکوێوە نیویۆرک و ئەمان زۆر نییە 5 جا لە زۆر گوێم لە دەنگی بانگە بوو 11 ساعت تقریبا 11 ساعت زیاتری شەستەکەم لە ناو فڕۆکەیە بووین ئێستا دابەزین لە عەمان دایرەکەمان کەنسڵ بووە پێشتر وتم ئێستا بەرەو بەغا ڕێنەم جاریان برا ڕوا سەوارەکەی دەرکەوت بەرەو بەغا ئەوەش فڕۆکەخانەی بەغا تا گەمە بم بە ئەتۆنۆسی شوان ئەی سڵاوی خۆی گەورەتان لەبێ باسمە ڕووناکیەکە دوای 18 تا 20 ساعت لە ناو فڕۆکە و سیارە 2000 گەشتمەوە بە سلێمانی هیوادارم ڤڵۆگەکەتان بەدڵ بوو بێ
لايك كومنت سبسكرايب لبير ما كان سيتشين قاعد وبوم بانتو نسي شو تا فلوگێکی كده بخواتان اسفيرم خواتان لقل نا بوستن امس معلوماتانيش بو يوي سڵاوی خۆی گەورەتان لێبێ هیوادارم ڤڵۆگەکەمتان بەدڵ بوو بێ لە کەم و کوڕیم طبعاً ببورن نامەوێ ڤیدۆکە درێژە پێ بدەم سەرەتا باسی ئەوم کرد کە چۆن ڤیزام وەرگرتووە لە ڤیدۆکە لە ڤڵۆگەکە تایەتی ئێستا باسی ئەو ئەەکەم کە لە ئەمریکا چەند ماسەرف کرد هەندێک کەس پێ وایە پارێکی خەیاڵی ماسەرف کردووە ئایا ئەمریکا ئەو گرانەیە باسی ئەمەتان بۆ ئەەکەم و هەنێ هەڵەیشمان کردووە ئێوە دووبارەی مەکەنە و سوودی لێوە بگرن با سەرەتا لە تکتی فڕۆکەوە دەست پێ بکەم تکتی فڕۆکە طبعاً من زۆر زوو بڕیارمدا ینی ئەم شەوتم یەکسەری بڕم بۆ دوو بەیانی کەمە شتێکی زۆر غەڵەتە طبعاً بەڵام ئۆفرێک هەبوو تکتی تیارەکە هەرزان بوو بە $900 تکتی ئەم سەرۆسەر واتە سلێمانی بۆ عەمان لە عەمانەوە یەکسەر ڕاستەخۆ بۆ نیویۆرک ئەمە یەک بۆ ئەوەی کەمترین پارە سەرفکەی چی ئەەکەی لە فڕۆگەخانە هەر یەکەم شت جارێ وە توانی سیمکار نەکڕی لەوێ دووەم بە ئەمە بۆ هەموو سەفەرێک بۆ ئەوروپاش بۆ وڵاتانی ئاسیا زۆر گونجاوم قسە بە هیچ شێوازێت تەکسی مەگرن تەکسی زۆر گرانە ئێستا ئێمە تقریبەن $80 ماداوە بە تەکسی لە فڕۆگەخانەوە بۆکوێ بۆ هۆستێلەکەمان $80 لە کاتێکا ئێمە ئەمانتوانی بە $10 یان $15 بە میترۆیان بە شەمەندەفەر بڕۆین ئەوە غەڵەتێکەوە مەیکەن اینجا باسی ئەوە بکەم یەکەم ئوتێلمان زۆر باشگرت تقریبان 3 ڕۆژ نەفەری $150 بۆ 3 ڕۆژ تاپان ئەگەر پێشتر هوتێل حیجزکەی زۆر باشە بەڵام ئێمە زۆر نزیکان 2-3 ڕۆژی ما بوو اینجا حیجزمان کردووە $150 دووەم وتێلمان ئەمە کارە ساتەکەی لە واشنگتن لەبەرەوەی پێشتر بۆچینمان نەکرد یعنی یەکسەر خۆسەری ڕۆشتین وتمان لەوەی گرین کەمە زۆر غەڵەتە بێ پێشەوە پلاندانی لە سەفرە پلاندانەی پارەیەکی زۆر کەمتر سەرفەکەی بەڵام ئەگەر پلانی نەبێ ئەڵێ تیاسی وەگێمە هێشتا ئێمە تیا نەچوین ینی بینی خۆمان بێ لە واشنگتن وتێلێکمان گرتووە لە ڤیدۆکەشا باسم کردووە یەک شەو $90 کە زانیمان ئەو نەگرانە یەکسەر وتمان باچینەوە بۆ نیویۆرک باشە کە هاتینەوە بۆ نیویۆرک ئەو وتێلە کە پێشتر بە هەرزان گرت بوومان کەپز بوو لەبەرەوەی چی لەبەرەوەی ئێمە بووکینمان نەگرت بوو خەممان لێ نەخواردبووتمان هەمان شدەچینەوە بۆ وتێلەکە و بامان سەعرەماناتەوە کەسی پارەکە دووقات بووە ناچار چیمان کرد چوین لە نیوجەرسی لە نیوجەرسی وتێلمان گرت تقریباً $273 بۆ 3 شەو یعنی ئەمە پارەیەکی زۆرە بەجددی جا من مەبەستم چییە تقریباً باسی هەمووی بکەم تۆ ئەگەر بتوێ سەفرێک بکەی تێچووی کەم بێ ئەبێ بەرگەی کۆمەڵی شت بگری بە پێ زۆر هاتوو چوو بکەی جگە لەوە تەکسی بە هیچ شێوازێ مەگری زۆر خراپە تەکسی بە چونکە تەکسیان زۆر گران بوو $90 $80 $60 ئەمانە زۆر گرانە بەجددی بۆ ئێمە جگە لەو میترۆ بەکارمانێنە شەمەندەفەر بە $3 ئێتۆ لەکوێ $3 بی لەکوێ $70 و $50 بدەی یعنی ئەمانە هەمووی پارن بە کورتی و بە پوختی من پێم وایە ینی بە بڕای من بە 20 وەرەقە تۆ توانی سەفەرێکی ئەمریکا بکەی ڕەنگە تۆ بۆ شوازە ژیانەی من کە کردومە بە 20 دەی دەرەچم یعنی کەمتریش ئەگەر پێشتر پلان هەبێ دڵنیام بە کەمتر لە 20 وەرەقە دەرەچی بەمەرجێک تکتەکە و هەرزان بێ $900 یان $800 قسەیەوە ناکەم بۆن منە تۆ تکتێ بڕی بە چەندێک بە $1200-1300 یەکنیا مەسروفاتی ترکەی من قسەی لەسەرەوە ناکەم قسەم لەسەر ئەوەیە تکتەکە و هەرزان بێ اینجا لە بریەوەی بڕۆی خواردنیە بخۆی بە $30 بخۆی ئەچی خواردنێکی سەر شەقامە خۆی بە $5 بە $10 بۆ خراپە تۆ هەفتەیەک ئەنی ڕەزیلی بکە ناڵێم خۆ بکوژە ناڵێم بۆن منە بۆ چیتە ئوتێلێکی ڕاقیەوە چۆ هۆستێلەوە من ئەگەر پێشتر بۆن منە هۆستێلێکی باشم گرتایە ڕەنگە شەوی $30 یان $40 یان $50 بدایە نەک شەوی $90 بدەم جا من پێم وایە بە بڕوای من بە 20 وەرەقە تۆ ئەتوانی هەفتەیەک لە نیویۆرکە بمێنیتەوە ئێتر ڕەنگە تۆ بۆ چوونێکی ترەوە بێت وەکو من نەژی ڕەنگە تۆ
چوزانم 25 وەرەقە سەرفکەی بەڵام من بەڕێژەی ئەڵێم بە 20 وەرەقە تۆ توانی هەفتەیەک لە نیویۆرکە بمێنیتەوە ئەگەر بە پلان ئەمە بکەی ئەگەر بە بێ پلانکەی دڵنیا ڕەنگە 30 وەرەقەش سەرفکەی زۆر سپاس هیوادارم ڤڵۆگەکەتان بەدڵ بوێ دووبارە کۆمنت و سەبسکرایب بۆ شتانە ئینەرژی زیاترم پێ بەخشێ سپاس بۆ کۆمنتە جوانەکانتان تا ڤڵۆگێکی تر و وڵاتێکی تر بەخواتان ئەسپێرم ماڵەوە